چینە لای بابەتێکی تری گرنگ کە پەیوەندی بە هەڵبژاردننی پێشوەختی عێراقەوە هەیە کە بڕیارە دەیدەی ئەم ساڵ بەڕێوە بچێت و ئەمجارە بزانین بەشداریکردنی پێکهاتی سونەکان چۆنە لەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوەدا لە فەلوجەوە لە ڕێگەی سکایپەوە بەڕێز سەلام خالیدمان لەگەڵا بێ ڕۆژنامە نووسە بزانین تێڕوانینی ئەوان بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق چییە و هەروەها لە ناوچە سونیەکان چۆن لەم هەڵبژاردنە پێشوەختەیە دەڕوانن و هێز و لایەنەکانیش چۆن بەشداری تێدا دەکەن. بەیانی باش بەڕێز سەلام خالید، سونەکان دەیانەوێت بەشداری لە هەڵبژاردننی پێشوەختەدا بکەن یاخود تێبینیان هەیە؟ سەرەتا سپاسی ئێوە و کەناڵی کورسات نیوز دەکەم بۆ ئەم هەلەوە سپاس بۆ بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیدا پێکاتەی سنی هەروکو خۆتان دەزانن هەمیشە هەستە بە زوڵم و چەسانەوە ناڕەوایی دەکات لە ناوچەکانی خۆیان. لەبەرەوە پێمان وا بێت یاسای هەڵبژارنەکان بەتایبەت ئەم یاسانوێیە و یاسای فرە بازنەی بواری بۆ پێکهاتەی سنی ڕخسەندووە کە بوارێکی ڕاستەقینە بدۆزێتەوە لە ناوچە تێکەڵاوەکانە. مەبەستیشم مووسڵ و کەرکووک و بەغدادە و هەروەها چەند ناوچەیەکی ترە کە تێیدا پێکاتەکانی عێراق بە شیعە و سونە و کورد و تێکەڵن لەگەڵ یەکتری. لەبەرەوە لەو بڕواایەتەم کە قۆناغی داهاتوو یاخۆ هەڵبژاردنەکانی داهاتوو پێم وا بێت پێکاتی سون و بە شێوەیەکی چالاکانە بەشداری تێدا دەکات، ئەوەش لەگەڵبوونی کۆمەڵک لیستی ڕکابەردا لە نێوان یەکتریدا. بەڵێ بەڕێز سەلام سڵاوت لێبێت بە تێڕوانینی ئێوە تێڕوانینی سونەکان بە بۆچوونی ئێوە تێڕوانینی سونەکان بۆ ئایندەی پرۆسەی سیاسی عێراق چۆنە؟ پێکاتی سنی زۆر پشت دەبەستێت بە بەشداریکردنێکی چالاکانە لە بڕیاری سیاسیدا. خۆشتان باش دەزانن پێکاتی سنی بریتە لە ژمارەیەکی لاواز و ئەڵلقەیەکی لاوازی ناو پرۆسی سیاسی. لەبەرەوە ئەو بەشداری دەکات لە سیاستدا لە حکوومەتە بەڵام بەشداری ناکات لە بڕیاری سیاسیدا. تەنانەت لە ئەنجومەنی وەزیرانیش کاتێک کە دەنگدان دەکرێت لەسەر بڕیارێکی دیاریکراو دەبینین پێکاتەی سونی یاخود وەزیرانی پێکاتەی سونی دەنگیان لاوازە و بڕیاریان نابێت یاخود بەشداری ناکەن لە بڕیارەکەدا. لەبەر ئەوە تەنانەت مافی ڤیتۆشیان نابێت بۆ ئەو بڕیاریە سیادی و گرنگانەی کە دەردەچن. لەبەر ئەوە زۆرێک لە یاساکان و زۆرێک لەو دەستکەوتانەی کە بەدەستهاتون بە پێکاتی سونی و بەهۆی لاوازی ئەو پێکاتۆ پەکیان کەوتووە. لەبەرەوە پرۆسەی سیاسی هەرچەندە کە پێکاتی سونەی بەشداری تێدا دەکەن تەنیا لە ڕووی ژمارەوەیە ئەگەناوەکو بڕیار خاوەنی بڕیاردین و بەشداریژین لە بڕیاری سیاسیدا. سادەترین نمونەش لەسەر ئەوە کاتێک کە نیازێکە بوو بۆ پێکێنانی پاسەوانی نیشتیمانی لە عێراقدا تێبینی ئەوەمان کرد کە پێکاتەی شیعی ئەو یاسایی پەک خست و کاری کرد بۆ پێکێنانی حەشتی شعبی و ئەوەش بووە دیفاکتە و ئەمری واقع و لە ناو پەرلەمانێشدا یاسای لەبارەوە دەرچوو. لەبەرەوە ئەمڕۆ پێکاتی سونی کار دەکات بۆ ئەوەی کە بەشدارێکی چالاکانەی لە هەڵبژاردننی داهاتوودا هەبێت بۆ ئەوەی ژمارەی پەرلەمانتارانی پێکاتی سوی لە پەرلەماندا زیاتر بکات و ببنە خاوەن بڕیار لەژێر گۆمەزەی پەرلەماندا. باشە بۆ شێوەی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێت کورد و سونە و شیعە پێکێنەری سەرەکی پەرلەمانی عێراقن. ئەم تەوافقەی کە لە ماوەی ڕابردوو لە ساڵانی ڕابردوودا هەبوون تا چەندێک لە سوودی پێکاتەکانە بە تایبەتیش دەبینرێت لە ئێستادا پێکاتەکان بە تایبەتی شیعە باڵا دەستە لە پەرلەمانی عێراقدا و لە پرۆسەی سیاسیشدا کاریگەریان زیاترە. ئەو تەوافقەی ڕابردوو باشە بۆ پێکەوە گونجان و پێکەوەژیانی پێکاتەکانی عێراقیان پێویستە گۆڕانکاریەک بەسەر ئەو سیستمی تەوافقەدا بێت. هەڵەی گەورەترین هەڵەیە کە عێراق لە دوای 2023 تێکەوت بریتی بوو لە حکوومەتە تەوافقیەکان واتە حکوومەتێک پێک بهێنرێتە کە هەموو لایەنەکان تێدا بەشداری بکەن و حکوومەت پێک بهێن و هەموو کورد لە سیاسیەکان دەبینین لە ئۆپۆزیسیۆندان و لە ناو حکوومەتیشدا کار دەکەن. لەبەرەوە ئەو جۆرە تەوافق شتێکی ئەوتوی لێ نەکەوتەوە کە لە خزمەتی هەوڵاتی عێراقیدا بێت. لە لایەک تریشەوە بەڵێ
هاوپەیمانی عێراقی یاخود پێکاتی شەعی بپی ئەوەی کە زۆرترین ژماری کورسیەکانی پەرلەمانی هەیە و سەرۆکوەزیران لەوانە لەبەرەوە ئەوان دەستی باڵیان هەیە و دەستیان درێژە بۆ پەسەندکردنی یاساکان و جگە لەوە شیعەکانیش خاوەنی مەرجعیەتێکی سیاسیین و کوردیش بە ئەماشەوە مەرجعیەتێکی سیاسیانێ بەڵام سونەت تاکو ئێستاشی لەگەڵدا بێت لە لێوە خۆیاندا ناکۆکن ئەو باش دەگۆڕێتەوە هۆکەی دەگەڕێتەوانێ بۆ جۆرا و جۆری و جیاوازی لایەنە سیاسیەکانی نەو پێکاتەی سونە و لەبەر ئەو جیاوازیە و فرەیی سەرچاوەکانی نوێنەرایەتیکردن و سەرچاوەکانی بڕیاش لە پێکاتی سونیدا جیاوازونە بۆیە بڕیاری پێکاتی سونی بڕیارێکی لاوازە و کاریگەری نییە لە پرۆسی سیاسیدا لەبەرەوە تێبینی ئەوە دەکەین کە لایەنە شایەکان کاتێک کە دەیانەوێت حکوومەت پێک بهێنن یاخود کاتێک دەیانەوێت شتێکی دیاریکراوە بکەنە لەگەڵ لایەنێکی پێکاتی سنی کار دەکەین و بەڵام ئەو شتە لە لایەنی کوردی و پێکاتی کوردی و نییە چکە پێکاتی کوردی خاوەنی کۆمەڵێکە حزبی کۆن و دێرین و لایەنە کوردیەکان چاویان لە بەرژەوندیەکانی هەرێمی کوردستانە پێشەوی بچنە وردەکاریەکانە بەڵام پێکاتی سنی زۆر بەداخەوە تاکو ئێستاش لایەنە سیاسیەکان لە پێشدا کار دەکەن بۆ بەدیهێنانی بەرژەوندە تایبەتەکانی خۆیان نەک بەرژەوەندی گشتی پێکاتی سنی. بەڕێز سەلام باس لە هەندێک لە گۆڕانکاریەکان بکەین با تێڕوانین لە هەڵوێستی سونەکان بۆ گۆڕانکاریەکانی عێراق و کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق ئەمە بە بۆچوونی ئێوە هیچ گۆڕانکاریەک لە ئامادەکاری سونەکان دروست دەکات بۆ هەڵبژاردن؟ من پێم وایە بێت بڕیاری کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق لەم ساتەوەختەدا زۆرێک لەلایەنە سیاسیەکان کە داوای چوونی گروپەکانی حەشد شەعبی دەکەن لە ناوچەکانیان دەکەونە بارودۆخێکی ناسک و ئاڵۆزەوە چونکە زۆرێک لەو لایەنانە لەو بڕوایەتدان کە بوون و مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا فاکتەرێکی یارمەتی دەرە و هەروەها فارمەتێکی ئارامبەخشە بۆ ناوچە سونیەکان چونکە حەشتی شعبی لە ماوەکانی ڕابردوودا چەندین پێشێرکاریان لەباری مافەکانی مرۆڤدا ئەنجامداوە لە ناوچە سونیەکاندا بۆیە لایەنە سونیەکان هەوڵ دەدەن یاخود کار لەسەر دوو بەش دەکەن بەشێکیان بریتە لە مانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەشەکەی تریش بریتە لە پێکەوە گونجاندن و هاو ئاوازیکردن لەگەڵ داواکاری لایەنە شایەکان کە داوای دەرچوون و چوونە دەرەوەی هێزە شەرکەڕەکانی هێزە هاوپەیمانیەکان دەکەن و تەنیا داوا دەکەن کاری هێزەکانی هاوپەیمانان تەنیا بریتی بێ لە کاری هەواڵگری وەشاندنی گورزی ئاسمانی سەربازی لە دژی تیرۆریستانە بۆیە پێم وایە بێ لایەنە سیاسیەکان لەسەر ئەو دوو ئاراستە کار دەکەن بۆی کە لەلایەکەوانێ لایەنگێری و دڵسۆزی پێکاتی سونی بەدەست بهێن و لەلایەکتریش بۆی کە پێکەوە بکونجەگەڵ لایەنی شەعی لە پرۆسی سیاسیە. بەڵێ بەڕێز سەلام بابەتێک لە ماوەی ڕابردوودا وروژێنرا گوایە سونەکان دەیانەوێت سەرۆکایەتی کۆمار لە کورد وەربگرنەوانێ بۆ پێی عێراق سونەکان عەرەبن و سونەکانیش دەمێک ساڵ بوو ئەم پۆستیان لە دەسا بوو پەرلەمان بدرێ بە کورد سەرۆک وەزیرانیش هەر لای شیعە بمێنێتەوە ئەو دابەشکاری کە ئێستا هەیە گونجاوە یاخود سونەکان بە فیعلی و بەڕاستی دایانەوێت پۆستی سەرۆک کۆمار لە کورد وەربگرن. بەڵێ ئەو داواکاریە لە لایەنگرانی و سەرۆکی پەرلەمانی عێراقی و سەرۆکی هاوپەیمانیتی تەقەدومەوە پێشکەشکران بیرۆکەیەکەیە کە ڕەنگە سەرۆکی هاوپەیمانی تەقەدوم پارێزگاری لە پۆستەکەی خۆی ناکات و لە پۆستی سەرۆکاتی پەرلەماندا نابێتەوە بۆیە داوا لە لایەنگران و پشتیوانکارانی خۆی دەکات کە داوای پۆستی سەرۆک کۆماری بکەن چکە زانراوە کە سەرۆکی پەرلەمانی پێشوو لە دوو خولی یەک لە دوای یەکدا دەنگی زۆری بەدەست نەهێنا بەڵام لە سەردەمی نوڕی ئەلمالکی کە بۆ دوو خول سەرۆکی وەزیران بوار وەکو چەند بەڕێ جەلال تاڵەبانی کە زیاد لە چەند خولێک وەکو سەرۆکی کۆمارمایەوە بۆیە ئەو دەیەوێت لایەنگرەکانی ڕابکێشە بۆ ئەوەی کە ئەو قسەی کە گوایە عێراق وڵاتێکی عەرەبی و پێکاتەکەی ئەمەش پێکاتێکی عەرەبی بەڵام زۆری پێ نەچوت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەوانەیە وەڵامیان درراوێت کە ئەو پۆستە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و دکتۆر بەرهەمی ساڵحیش کاندیدە بۆ ئەو پۆستە بۆیە پێم وا بێت
سەرۆکی پەرلەمان لە ئێستا داوازی لەو داواکاریە هێناوە کە داوای پۆستی سەرۆکۆماری بکات ئەوەش دوای ئەوەی کە وەڵامەکان لێکەتی نیشتیمانی کوردستان و پێکەشە جگە لەوەشە بارودۆخی سیاسی و هەڵبژاردنەکانی داهاتوو بە جۆرەکە کە نازانین ئەنجامەکان چۆن دەبن لەبەرەوە پێم وایە بەجارە زووە باز لە دابشکردنی پۆستە باڵاو سەروەری سیادەکان بکرێت بە تایبەتی لەم کاتەدا کە بەلایانی کام و هێشتا 50 ڕۆژ زیاترمان ماوە بۆ هەڵبژاردنەکان. بەڵێ بەڕێز سەلام جیاواز لە ئامادەی و تێڕوانینی لایەنە سونەکان بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق ئێوەکو ڕۆژنامە نووسێک چۆن ئەڕوانن لە بەڕێوەچوونی هەڵبژاردن پێویستی هەڵبژاردننی عێراق لە کاتی خۆیدا و تا چەند پێتان وایە کاریگەری دروست ئەکات لە داهاتووی عێراق. هەروەکو خۆتان دەزانانە ئەو هەڵبژاردنەی کە وادەکەی دەی تشرینی یەکەمی داهاتووە خواسێکی حکومی نیە و هەروە خواسێکی سیاسیش نییە بەڵکو خواسێکی جەماوەریە و بە تایبەتی خۆ پیشاندانانی کە لە بەغدا و ناوچە جیاوازەکانی تری عێراق ئەنجام دران کە داوای هەڵبژاردننی پێشوەختیان کرد بەهۆی بوونی گەندەڵی ئیداری و دارایی و بە فیڕۆدانی سامانی گشتی و واروەها بوونی چەندین داواکاری خواستی تر کە لە خۆپیشاندانەکانی تیشین و بەرزکرانەوە لەبەرەوە تێبینی ئەوە دەکەین کە پێک و گونجانێکەیە لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقدا بۆ ئەنجامدان هەڵبژاردنەکان تێبینی دەکەن کە سەرۆک وەزیران و سەرۆک پەرلەمان و سەرۆک کۆمار جەختیان کردەوە کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیان ئەنجام دەدرێن و لایەنە سونیەکان دەیانەوێت هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێتە جگە لەوەش بەڕێز مالکی و عەبادی و ئەلحەکیم و هەروەها لایەنە شیعەکانیش بەردەوام جەخل لەوە دەکەنەوەوانە کە هەڵبژاردنەکان دەبێت لە وادەی خۆیاندا ئەنجام بدرێتە نەک لەبەرەوەی کە شەقامی عێراقیان خۆش دەبێت بەڵکو زمانێکی تۆڵەسەنەوە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بە مەبەستی پڕاوێزکردن و وەلاوەنانی لایەنە سیاسیەکانی تەنانە مقتەدا سەدر داوای کرد کە هەڵبژاردنەکان بایکۆت بکرێت یاخۆت پاشەکشێ بکات کە بە شێوەیەکی ڕسمی ڕووی نەداوە یاخۆت داواکاریکی ڕسمی لەو بارەوە پێشکەش بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان نەکرا بەڵام لایەنە سیاسی شیعەکان بە دیاریکراوی ئاهێکیان بەبەردا هاتەوە کە بینیان ڕەوتی سەدری بەشداری ناکات چونکە ئەوە دەکات کورسی زیاتر لە پەرلەمان بەدەست بهێنێنێت کە پێشتر تیاری یاخۆ ڕەوتی سەدری لە هەموو هەڵبژاردنەکاندا بەدەستی دەهێنا. دەستخۆش بۆ بەڕێز سەلام خالید ڕۆژنامە نووسکە لە فەلوجەوە ڕاستەخۆ لە ڕێی سکایپۆ لەگەڵمانە بوو دەستخۆش بۆ هاوکارانمان و ئامادەکردنی ئەم بڕگەیە و تێڕوانینی سونەکانمان زانی بەشێک لە سونەکانمان زانی کە بۆ هەڵبژاردن چیە و چۆن و بۆ ئایندەی عێراقیش